بەگومان ئەمڕۆکە ڕۆژێکی یەکجار پیرۆزە لە مێژووی میلەتی کوردە نەتەوەی کووردە خۆتان نەزانن پێنجی مانگ پێنجی ئازار یادکردنەوەی ڕاپەڕی ڕانێیە و خەڵکی کوردستانە کە سەرەتا لێرەوە دەستی پێکرد لەم دەواازەیەوە دەستی پێکرد من لەگەڵ شاناسخانە هاتوین بۆ ئەوەی کەوە بەشداری بکەین لەو یادی 25 ساڵەی ئەو ڕووداوە مەزنە کە لە ڕانێ ڕوویە و ئێستێش کە هاتوین چەپکە گوڵی ڕێز و سەروەری بەرز بام جەلالمان هێناوە کە لێرە لەو مۆنیمنتایە دای بنین هەروەها چەپکە گوڵی ڕێز و پێزانینی هێرۆخان کە ئەویش چەپکە گوڵێکی نردووە ئێمە هاتوین بەشداری تا بکەن لەم یادە پیرۆزەدا کە یادێکە دڵ و جانی هەمومانە و هێرگیز ئەو یادە لەبیر ناچێت لە هەر بار و کاتێکتا بێ زۆرفێکتا بێ لەبەرەوە بەڕێی من خەڵکی ڕانیە هەمیشە شانازی بۆ سەرکەوتنانەوەکە کە سەرەتای سەرکەوتنی گەلی کورد بووە لە 25 ساڵ لەمە بەرەوانێ و لێرە شەوانێ بەرەو سلێمانی و بەرەو شارەکانی تری کوردستان بۆ کە جامی ئەو خەباتوی تێکۆشان و خوێنی ئەو شەهیدانە بۆ کەیسەشێ حکوومەتی هەرێمی کوردستان هەیە و پەرلەمانی کوردستان هەیە و ئەو سەرکەوتنانی کە بەدەست هاتووە دیارە لە کاتی ساچەیە بە هەرێمی کوردستان بە قەیرانێکی دارایی قەیرانی سیاسیدا تێپەڕە بێ و هیوادارم بە توانا و بە هاوکاری هەموو لایەکە هەمومان هەوڵ بدەین بەسەر ئەم قەیرانە ئازاڵ من لام وایە قەیرانە قەیرانێکی کاتیە ئێمە ئەمڕۆ هاتوین کە سەری ڕێز بۆ شەی سێد ئەلنەبی دانەوێنین و بە خەڵقی ڕانیەی خۆشەویست و ڕانیەی خۆشەویست بڵێین کە هەرگیز لە یادیان ناکەین و ئەم ڕۆژە پیرۆزە کە ڕۆژی ڕاپەڕین بوو زەنگی ڕاپەڕین دوێنێ لەم شارەیە لێیە ئێمە هاتین خۆشەویستی خۆمان ڕێزی خۆمان دووبارە بکەینەوە بۆ شەهیدانی ڕاپەڕین و بۆ خەڵقی سەربەرزی شاری ڕانیە و بۆ کەسی کاری سەربەرزی شەهیدانی نەمر.